بەناوی خۆی گەورە سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنی پیرۆزی نەورۆز و هاتنی جەژنی ڕەمەزانتان لێ یەکەم بەهەرچی خۆم ێزانم پەیامی پیرۆزبایی باکووری کوردستانتان پێ بگێنم کە لە ڕۆژانی ڕابردووە ئێمە لە نەورۆزی ئازادی بووین لە ئامەد ئومێد دەکەم کە نەورۆزی ئەم ساڵ و جەژنی ئەم ساڵ تێپەڕاندنی هەموو نەهامەتیەکانی کورد بێت لە هەر شوێنێکی دنیایە بە یەکگرتووی بە تەبایی بتوانین بچینە قۆناغێکی نوێەوە کە ئێستا هەموو وڵاتانی ناوچەکە و وڵاتە نێودەوڵەتیەکان بەرەو پیری کورداتون ئەبێ کوردیش خۆی یەک بێت تەبا بێ استراتیژ و بەرنامە و پلانێکی هەبێ بۆی بتوانێ قۆناغە بە باشی تێپەڕێنێ و بگا بۆ ئامانجانی کە چەندین ساڵە قوربانیان بۆیە دکتۆر کەوارە بە چەند نەفەرێکی لە ماوەیان ڕابردووە ڕوویانداویشیان کارەبای 24 کاتژمێری گەیشت بە شوێ کێشەکانی چارەسەرکردن نرخەکەی گرانە ئەمە پرسیاری یەکەم پرسیاری دووەم ئەو کێشەی لە نێوان وەزیری ئیدارایی بەڕێوەبەری بانکی ناوەندی سلێمانی یا هەیدەسەڵاتی دێوەرزتوانێت ئەم دوو کێشەی گەیشتن بە شوێ بابەتی کارەبای 24 ساعتی ئێمە چ لە ئەنجومەنی وەزارەتی کارەبا لەگەڵ سەرۆکێکی کارگەڕیەکان بیر و بۆچوونی خۆمان ناوە بەرنامەی خۆمان ناوە و بەڕێز بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بیر و بۆچوونەکانی ئێمە گیانگۆتە کۆبوونەوەکەیان ئومێد دەکەین پێدانی کارەبای نیشتیمانی کە پێویستێکی زۆر گەورەی ئەم وڵاتەی ئێمەیە کە ناکرێت ئێمە وڵاتێکمان نەبێت دوای ئەو هەموو ساڵە گرفت و قەیرانی کارەبای هەبێ بە چارەسەر بکرێت بەڵام چارەسەرکردنی کارەبا نابێت لەسەر بژێوی خەڵکی کەم دەرامەت بێ هاوسەنگیەک لەم بابەتەیە ئەبێ کە بتوانێت چ پرۆسەکە درێژە پێ بە چ داخوازیەکان و توانەداریەکانی خەڵک پڕ بکاتەوە دەربارەی ئەو کێشانی کە لە نێوان وەزارەتیدارەی کێشە نییە وەزارەت یەک وەزارەتە و وەزارەت هەیە و دامودەستگاکانی هەیە بابەتێکی کارگێڕی تەواوە هیچ پەیوەندی بە کەسێکی دیاریکراو یان شوێنێکی دیاریکراوەوە نییە ئەو ڕێنمایانەی دەرچوون پەیوەندیان بە وەزارەتی داراییەوەیە ئێوازانن ئەو بڕیارانەی کە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانیان پەیوەستین بە یەکە کارگێڕیەکانەوە یا سەرۆکی یەکە کارگێڕیەکانەوە ئێمە ئومێد دەکەین کە بابەتی دارایی لە وڵاتی ئێمە شەفاف بێ بانکەکانمان ببوژێنەوە موچە و بودجێی هەرێمی کوردستان لە بەغاوە لە کاتی خۆیان تەمیل بکرێ و ئەو کێشەیە کە لە ڕابردووە دروستکراوە بە یەکجاری چارەسەر ئامادەکارەکانی جەژن ئەلوە ناگوێزرێتەوە بۆ ئەوێ ئەلوەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هەیە سلێمانی گەورە بووە لە 30 کیلۆمەتر دووجاوە بۆ بە 472 کیلۆمەتر دووجا پێداویستی شارەکە وای کردووە کە ئەلوەی تر هەبێ ئەو ئەلوەیە کراوەتەوە و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی ئێمەوە بەرهێنەکە و ئەو خەڵکانەی کە لەوێ قاتعەکانیان هەیە ئەلوەکە کراوەتەوە و ئەوانیشی خۆیانەکەن بەڵام ئەکەوێتە سەر ئەو کەسانی بەرهەمیان هەیە ئەو کەسانی کە بازرگانیەکەن ئەو بەڕێزانی کە لە ئەلوەی پێشوو شوێنیان هەیە و لێوە شوێنیان کڕیوە بۆ ئەوەی کە لەوی تر بەردەوام بن و ئێمە زۆربەی کاڵاکانمان لە دەشتی شارە زوورەوەیان زۆربەی بەرهەمەکانمان لە کە بۆیەتە ناوە لە سنوورەکانی و دەواازەکانی کۆمانی ئیسلامی ئێرانەوەیان لەبەرەوە ئەوان پیان وایە و ڕێگەیە بۆ ئەوان نزیکترە وەکو ئیدارە لەگەڵ ئەوەی تێبینیمان لە شوێنەکەی هەیەوی سەردەمی ئەمەنیە لەگەڵ ئەوەی تێبینیمان لە پرۆژەکە هەیە بەڵام هیچ ڕێگریەک لەلایەن ئیداری سلێمانیەوە نەکراوە و ئەلوەکە کراوەتەوە بۆی شکوێت ئامادەکارەکانی جەژن بەڵێ هەر لە پێش جەژنی نەورۆزی پیرۆزەوە ئێمە سەرۆکیەکە کارگێڕیەکان و لیژنە ئارامیەکانمان لە شارەکان بۆ فەرمانگە خزمەتگوزارەکانمان ڕاستپاردەوە بە سوپاسەوە پەیوەست بە ناو شاری سلێمانی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەری سلێمانی و لیژنەی ئارامی سلێمانی و فەرمانگە خزمەتگوزاریەکان چۆن لە نەورۆز بینیتان هەموو ڕێکارێکی پێویستیان گرتوۆتە بەر بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار پێشوازی لە دیوان و گەشتیارەکانەکە هێزەکانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناوخۆ پێشمەرگە و هەموو لایەنەکانی تر هاوکار و هەماهەنگن فەرمانگەکانی وەکو تەندروستی وەکو ژینگە وەکو ئاو وەکو کارەبا هەرچی خۆیان جێبەجێیەکەن بۆی زەمینەیەکی لەبار دروست بکەن و کەرتی تایبەتی نیشتیمانی و کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان کاری پێویستیان کردووە بۆ ئەوەی کە خەڵک گەشتیاریەتە ئەم شارەوە شوێنی هەبێ شوێنی خواردنی هەبێ شوێنی گەڕانی هەبێ و هەموو ڕێکارێکی پێویست لەلایەن یەکە کارژێڕەکانە و گیراوەتە بەر و ئومێد دەکەین جەژنێکی خۆش بێ هەموو شتەکان چۆن لە نەورۆزا بەباشی بەڕێوە چوون لە جەژنی شا بەڕێوە ئێمە قسەیەمان لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی تورکیاش کردووە لەگەڵ باڵوێستانە کۆنسوخانەش کردووە ئەو تێبینیانەی ئەوان هەیەە تێبینی کارژێڕی و یاسایی و خزمەتگوزاری نین
تاکو پارێزگاکان جوابی بنەوە تێبینیەکانی ئەوان تێبینی ئەمنین تێبینی سیاسین تێبینی سەربازین بۆیە بێ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دەرەوەی حکومەتی ئیتیحادی و دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی لە عێراق هەوڵ بن بۆی ئەم دۆسیە چارەسەر بێ بە زووترین کەس. ئێمە لە زۆ وتومانەوە بۆ 3 جار ئێمە داوای لێخۆشبوونمان بەخشینمان لە پۆستەکەمان کردووە ئێمە لەگەڵەوەیانین کە پۆستێک 4 ساڵ زیاتر بەردەوام بێ یاسای ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاکان یاسای ژمارەسی ساڵی 2009 ڕێی بە ئێمەیاوە کە دوای هەڵبژاردن ببین بە پارێزگار و ئەنجومەن دەنگیاوینێتێ و بێت لە پۆستی پارێزگاری بمێنینەوە تا هەڵبژاردنێکی تری ئەنجومەنەکانە کرێ و ئەنجومەن پارێزگارێکی نوێ هەڵەبژێرێ بەڵام ئێمە بەدیار ئەم ڕێکارە یاساییەوە نەوەستاوین و بیانومان نەگرتووە بۆ ئەوەی کە هەر بە ڕێکاری یاسایی بێ ئێمە بە لۆژیک و ئەمری واقع تەعامل لەگەڵ ئەم ئیشاناکەین هەر کاتێک حکومەتی نوێ پێکهێنرا و ئەم لایەنانە گەشتە ڕێکەوتن چ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنی سێمیش کە پارتی دیموکراتی کوردستانە ئەوە ئێمە لە کەس لە ئێمە ئاسانتر نییە بۆ ئەوەی کە هەر بەیانی لە پۆستەکەمان بینێتەوە.